بینەرانی عزیز سڵاو جارێکی تر ئێوە بەرنامەی وێنەکانی دوێنێ ئەو بەرنمەیە لە ڕێی وێنەوە پێی بەڕابردوویە گەبا کە بۆ ئەمڕۆ بۆتە مێژووی شار و ڕوودا و کارەسات و مێژووی کەسایەتیەکانی شار ئەم مێژوەش تەنیا یەکلایەنە نییە چەق لە مێژوویەکی تایبەتان نابەستێ چونکە شار تەنیا هونەر ئەدەب سیاست نییە ئەوەی لەم بەرنمەیە دەمانوێت بیخەینە ڕوو مێژووی وێنەیی پیشەیەکە لەو پیشانەی کە لەگەڵ دروستبوونی شاری سلێمانی ساڵی 1984 وەکو پێویستیەکی ڕۆژانی خەڵک بوونی هەبووە ئەویش پیشەی ئاسنگەریە بۆیە بۆ ئەم مەبەستە میوانداری بە ڕێزێکمان کردووە کە لە ساڵی 1944 لە گەڕێکی چوارباخ لە سلێمانی لەدایک بووە لە قوتابخانەی عەبدولیلا تا پۆلی شەشەمی سەرەتایی خوێندووە و لە بەرکاری سەختی ئاسنگەری لای حاجی عەلی حەمە معروفی کافرۆشی باوکی ئیتر نەیتوانیوە پەرە بە خوێندن بە ئەم میوانە ئازیزە تا ساڵی 1968 شاگردی باوکیە بێ و پاشان بەوەی خزمەتی سەربازیەوە لەم پیشەیە دوورەکەوێتەوە تا ساڵی 1970 دەبێتە خاوەنی دوکانی ئاسنگەری خۆی بەڵام ئەم جاریان بە ڕێچکەی کاری ئاسنگەری کوورە نا بەڵکو دەبێتە وەستای دەرگا و پەنجەرە ئەم میوانە بەڕێزە دەڵێ بەرهەمەکانی ئاسنگەری لای باوکم تەقولباب ناڵ مێغزنجیر گاسن بێڵ تەوراس خاکەناز داس تەور تەشوێ شەکرشکێن و هەموو جۆرەکانی چەکوشمان دروست کردووە میوانەکەمان تا ئێستاش دوکانی ئاسنگەری هەیە و وازی لە پیشەکەی نەهێناوە لە ساڵی 1972 لەگەڵ خاتوشیری محەممەد ساڵح هاوسەرگیریەکە و دەبنە خاوەنی سێ کوڕ بەناوی شەماڵ و شیروان و شادیار و سێک چیش بەناوەکانی شیلان و شارە و جوانە میوانی ئەم جارەمان بەڕێز وەستا جەمالی حاجی عەلی ئاسنگەرە و بەناوی بەرنامەکەمانەوە زۆر بە خێراتنی کاک جەمالەکەی زۆر سپاس بەخێر ئەم جارە ڕووەکەینە کەسایەتیەکی وەکو تۆ بمان باتە ناو بازار ناو بازاری سلێمانی بازاری سلێمانی وەکو دەرئەکەوێ ئەم بازاری ئێستا بەم شێوەیە گەورە نەبووە زیاتر مەڵبەندی بازارەکە لە دەوری مەیانی ماستەکە و لای حەمامی سوورەت و نزیکی هەردوو خانەقای مەحوی و ئەوانە بووە پیشەی ئاسنگەرەکانی زیاتر کەوتونەتە ئەو ناوچەیە وەنیە؟ اینجا من ئەمەوێ ئەوەی کە ئەوترێ بە وێنە باسی بکەین باشترە لەوەی کە بیجێڕینەوە بەوەی وێنە ئەو بەڵگەنامە زۆر ڕازگۆیەیە کە لە دەسەڵاتی من و توان نامێنێ خۆیە دوێ خۆی قساکە سەرەتا من ئەمەوێ لە وێنەیە کۆ دەست پێ بکەم ئەم وێنەیە چیەیە کاک ئەوە نانکمە دایکی دایکم دایکێ بەڵێ باجی غەزۆ باجی غەزۆ بەس خۆی بە غەزاڵێ مەشهورە بەڵێ ئەم باجی غەزۆیە خەڵکی کوێیە و سەرەتا پێشەوەی لە سلێمانی بە لەکوێ هاتووە لە عەقرە لە عەقرەوە بەڵێ بەهۆی چیەوە بەتەنیا هاتووە یا شووی کردووە بە خەڵکی سلێمانی ئەگەر باسی کێوەمان با پیرەم بارچاوەش بووە نەقلی عەقرە بووە ئەتر لەوێ ژیاوە ئەتر لەوێ باجی غەزۆی هێناوە لەوێ ماوەتەوە تا چوار کچی هەبووە لە عەقرە ماوەتەوە بە باپیرێ بەڵێ کە شووی کردووە لەوێ ماوەتەوە تاکوونێ وازی لە پۆلیسی هێناوە کە گەڕاوەتەوە بۆ سلێمانی چوار کچی هەبووە بە ناوی ئامینە و فاتمە و ئایشێ و شکوریە ئەم چوار کچەی هەبووە پیاوێکی خەڵکی سلێمانی بارچاوەش کە لە عەقرە بووە بەڵێ ناوی چی بۆ باپیرێ دەرێژ سەعید هیچ لەقەب و نازناوێکی نەبووە وەڵا خۆی لەقەبێکی هەبووە خۆیان لەقەبی باڵباڵیان هەبووە باڵباڵ بەڵێ بەزیتر نازانم ئەو باڵباڵە لە سورعەتی ڕۆشنەوە بووە لە چیەوە هاتووە ئەویان کاتە دەرێژ سەعید باڵباڵ کە باچاوەشە بێ لە ئاکرێ بەڵێ ننکە دەهێنە کە ناوی غەزووە بۆ دوای ئەوەی کە چوار کچیانە بێ دێنە شاری سلێمانی بەڵێتە شاری سلێمانی اینجا دایکێ ئەبێتە چەنم کچی ئەو ماڵە دووەم کچە کەواتە خوشیکی لە پێش خۆی هەیە بەڵێ بە ناوی ئامینە خان ئامینە خان بەڵێ ئەمە وێنەی دایکتە بەڵێ ئەمە فاتمە خانی دایکتە کە دووەم کچی غەزۆخانە کە لە ئاکرێەوە هاتووە وەکو بزانی ئەمانە تا کۆتایی
تا ئێستاش کو دایکی ئێستا ماوە نیە دایکی بەڵێ لە حیاتایە بڵێ بادینانیە زانێ بە پێوەی کە لە ئاکرێر دایک بووە وەڵاهی زۆر باش نا بەڵام زۆر کەلیماتی هەندێکی بیرماوە بڵێ لە مناڵیەوە ئەمانەی تر هاتوونەتەوە ئێرە و وەکو ژیان و زیندگی نەچوونەتەوە بۆ نەخێر نەچوونەتەوە بۆ کە سوکاریان ماوە بەڵێ ماون لە ئاخرن پورزاکانی ماون پیشەی ئاسنگەری لە ماڵی ئێوە ئەو پیشەیە کە هەمووتانی پێناسرێنەوە خۆت و براکانت و باوت و باوکی باوکێ هەر ئاسنگەر بووە نەخێر باوکی باوکم ئاسنگەر نەبوو باوکی باوکم کافرۆش بووە کافرۆش بووە بەڵێ بۆیە هەر لەقەبی کافرۆشی هەمەی حاجی مارفی کافرۆش بەڵێ لە سێمانی مەشهوریش بۆ لە کتێبی شاری سێمانیشە ناوەکەی نووسراوە کە یەکەم مەقاولی مێجەرسۆن بووە کە کای عسکەری دابین کردووە بۆ مێجەرسۆن بۆ مێجەرسۆن و بۆ ئۆردوی عسکەر بۆ ئۆردوی عسکەری باپیرەی من یەکەم کەس بووە لە شاری سێمانیا کە لەو سەردەمەی مێجەرسۆن کە لە سێمانی بووە ئەو کای بۆ دابین کردوون بۆ وڵاخەکانیان چکا سیارە نەبوو سەردەمە کاک جەمال بە بیرەوەری تۆ باپیرە نەما بوو من زۆر مناڵ بووم کە باپیرم ئەمری خوای کردووە ینی نایەتە یەتە بەر چاوم ینی زۆر بەڕوونینە بەڵێ مەبەستم ئەوەیە ئەگە شارەزایەکە هەبێت لەوەی کە سەرچاوی کافرۆشتن کاکان لەکوێ هێناوە فرۆشت کاکان لەم منتیقی قەراخ و لەم دەوروبەری شاری سێمانیا هەمووی زەرعات بوو هەمووی گەرم و جۆ بووە بەڵێ کایک دەخلەکەی ئەمێنێت بەڵێ کە ئەیان کوتا و کاتە بە جەنجەر ڕێیان کوتا بە جەنجەر و بە وڵاخ ڕانە چێشاویان کوتا و بە شەن بە بایانە کرد و کاکەی فرۆشرا بووە بۆ قوڕەکاری و بۆ سەربانجێڕان و بۆ حیوان و بۆ حیوانیش ئەی خوارد بەڵێ حیوانیشانە ئەو کافرۆشیە و ئەو لەقەبی کافرۆشیە لەوە هاتووە بەڵێ هەتا مامێکم لە ئەڵەبجە کە حسین چایخانەیە بووە ئێستاش هەتا نەڵێ حسە کافرۆش هەتا بڵێ کە حسێن کەس نایناسێ بەڵێ ئەو نازناوی باوکی هەڵگرتووە حسە کافرۆش ئەنجا ئێمە یەنە سەر بەڕەحمەت بێ باوکێ بەڵێ ماسیکی باوکتمان بۆ بکە بەڵێ جەنابی حاجی عەلی بەڵێ حەمەی مارفی کافرۆش بەڵێ باسیکی ئەممان بۆکە ئەمە لە سلێمانیا چۆن دەستی کردو بم پیشەیە وەکو بزانی لە کوڕی باوکیکی کافرۆشەوە چۆن ئارزووی بۆ ئەوە بووە کە ببە باست ئەمە باوکم تەبی زۆر ئیشی کردووە خۆی کوڕە دەوڵەمەند بووە باوکم مێکە بۆ لەوانەی کە لە شاری سلێمانیا ئەسپی هەبووە باش غارغارێنی کردووە لەسەر قەبرانوانە لەگەڵ کوڕە دەوڵەمەنەکانە ئەو چۆن ئێستا خەڵک کوڕە دەوڵەمەنەکان سیارەی چاجان بێ باوکم یەکێ بۆ لەوانەی کە ئەسپی باشی هەبوو و یەکێ بۆ لەوە قەولی گەنجانی ئێستا پۆزی لێ جادی پۆزەکەدا بۆ جادی پۆزەکە هەتا ئەو جلانەی کە باوکم لەبەری کردو کوڕە دەوڵەمەنەکانی شاری سێمانی لەبەریان کردو هەمووی قوماشی چاک و ئەوانە بوو بەڵامی تر لە دوای ئەوەی کە باپیرەم ماڵی باپیرەم لە دەرگەزێنە تەنیشتی ماڵی حاجی حەسەنی لۆکە لەکوێ پێجەکەیتەوە بۆ فولکەی نادی سەر گۆشەکە خانۆکە ماوە ماڵی باپیرەی منە کای غەزن کردووە لە هاوینە کای کڕیوە غەزنی کردووە بۆ زستان کە بیفرۆشی بە دوو فلس زیاتریش بیفرۆشێ بەتەکید کەسابەت وایە لە دوایەوە کە لە زستانە دەرگاکە کاتەوە کاکە هەمووی بۆ بە ئاو چۆتە ژێری و تەڕەشۆی کردووە تەبی فڕێیاوە زەرێکی زۆری کردوت هاڕێ کردو بۆ خوارەوە یعنی بە ئەو سەروەتەی نەما ئەو سەروەتەی نەما تر کە نەماوە ئەوانە ترەمیش چەنیشێکی کردووە لە ئاخریا لە پیشەی ئاسنگەریە گرساوەتەوە لای ئەو ڕەحمانی خامەسنەیی یەکەم کەڕەت باوکم لە لای ئەو ئیشی کردووە کاتە وێنەیەکی کاک ئەو ڕەحمانی خامەسنەیشمان لە بەردەسایە ئەگەر بەستەت ببێ دەستمان کرد یان پیشانی ئەین ئەوە دینە سەر ئەوەی کە کاک ئەو ڕەحمانیش بە ڕەحمەت بێ کەسێکی دیارە لە مێژووی شاری سلێمانیە حەزەکەم لە ئێستاوە وێنەکەی پیشانی بینەرانی بەڕێزی بین ئەمە کاک ئەو ڕەحمانی بەڵێ ئەوە ئەو ڕەحمانی خامەسنەیە شاگردی ئەم پیاوە بووە بەڵێ باوکم شاگردی ئەو بووە چەند ساڵێک لەگەڵ ئەوە دوای ئەوە چۆتە لای وەستایەکیکە بڵێ
ئەم بەبیرەوەری جەناب ئەم پیاوە مابوو بەڵێ ماوە من خۆم چۆکشم بۆ لیاوە یعنی خۆش شاگردی و کردووە وەکو شاگرنە وەکو یارمەتی یعنی ئێوە لە بینی خۆتانە ئاسنگەرەکان یارمەتی یەکتریمان ناوە بەڵێ ئەمە وێنەیەکی زۆر ناوازەی کاتی ئیشکردنی بە ڕەحمەت بێ باوکتە بەڵێ ئەگەر باسیشی ئەمەمان بۆ بکەی ئەمێنێ ئەمە لە ساڵی 1962 گیراوە لە ناو ئاسنگەرەکانی شاری سلێمانی گوزەری خوارەوە بەرامبەر حەمامی سوورەت دوکانی باوکم لەوێ بەرامبەر حەمامی سوورەت بەرامبەر حەمامی سوورەت ئەمە بە ڕەحمەت بێ جەنابی ئەوە باوکم بەڵێ حاج عەلی ئەمەیان چییە ئەوە نووری برامە براتە بەڵێ خوا لە نەسێنە ئەم چەک و ژۆشێنە ئەوە خۆمە خۆتی بەڵێ کاتێ ئێوە لە سەرەتای مناڵیتانەوە یارمەتی دەری باوکتان بوو بەڵێ پیشەی ئاسنگەری لە کوردستانە لە سەرەتایە پێڵەن پیشەی ئاسنگەری کوورە ئابەم شێوەیە دەستگا هەبووە ئەمە دەستگاکەیەتی ئینجا لە کوورە ئاگر با بڵێن جۆشەدرا بەڵێ سوورەکرایەوە ئەوەی کە ئەتانویست لێتان دروستە کرد بەڵێ جا من کاک جەمال پێم خۆشە سەرەتا باسیکی ئەوە بکەین کە ئەو پێویستیانە ئەو شتانی کە ئێوە دروستانە کرد چی و چی بوون وڵای ئێمە گاسرمان دروست کردووە ئەمانە کۆمەڵێن نمونەن بەڵێ بەڵێ جا من حەزەکەم بینەرانی بەڕێز ئەم نمونانە ببینێ بەڵێ ئەمە بێڵە ئەوە بێڵە بەڵێ ئەوە گاسنە ئەمەت بۆ حازر کردووە ئەم وێنانت بۆ کێشاوە ئەمە کتێبێکم نووسیوە بە ناوی ئاسنگەرە کۆنەکانی شاری سلێمانی خۆت نووسیوتە بەڵێ خۆم نووسیوە مێژووی ئەم پیشەیە و ئەوانە ئەو هەمووی امتیان نووسیوە ناوی ئاسنگەرەکان وەستاکان بەڕەسمەوە بە ژیان نامەیانەوە دو ساڵە خەریکی ئەوە هەمووی نووسیوە کە ئەم شتانە دروست کراوە و ناوەکانی هەمووی بەڕوونی نووسراوە بەڵێ ئەمە جۆرێکی تری بێڵەوە نییە بەڵێ باشە ئەی ئەمەیان چیە ئەوە خاکە نازە بەڵێ ئەماش چەکوشە ئەوە نەخێرەوە تەورە بۆ بورە تەورە بەڵێ ئێوە لە هەموو ئەم شتانە بەشداریتان کردووە بەڵێ هەموو ئەم شتانە کە ئەمە چییە ئەوە دەستگای ئاسنگەریە دەستگای ئاسنگەری خۆشتان لەو خۆشمان دروستمانە کرد بەداخەوە وێنەکەیم نەماوە بڕوا بکە وێنەکەی ئەوە نە سەیر و سەمەر بوو هەموو شاری سلێمانیا ها تەماشایە کرد لەسەر بەرزی برنجەکە کە دەستگامان دروست دەکرد بەڵێ ئەمەش نمونەیەکی چاقۆیە بەڵێ ئەوە چێردی قەسابیە ئەمە ئەوە قولاپی قەسابیە قولاپی قەسابیە ئەمە گازە بڵێن وەستاکان بەکاریانێنا بۆ ئاسنەکە کە لە کوورەکە ینی ئەمە ئیشی وەکو مەقاشێک بەدەستیانەوە بۆ ئاسنەکان بڵێ نادرێ نمونونەکان زۆرت بەڕاستی شتی زۆر جوانیتیایە ئەمانش نمونەی تری تەور و ئەو شتانەیە بەڵێ ئەوە چەکوشە ئەوە قەڵەمە ئەویان سمۆیە ئەمانە ئەو ئەسبابانن کە ئیشمان پێکردن سمۆ بۆچی باش بوو سمۆ ئەوە تەور و تەشێ و هەر شتێکە کون کرایە بەو سمۆیە کونمانە کرد بە سمۆ کونە بەڵێ بێ بە سمۆ ئەو سوورە کرایەوە ئاسنەکە هاتە سەر دەستگا تر بەو سمۆیە کونەکرا ژێر سمۆی چیژە بۆ کرایە ژێری بۆی چەکشە خاص بۆ خەلفە بوو بۆ وەشاندن بوو بەڵێ چەکشی خەلفە جیا بوو چەکشی وەستا جیا بوو بۆچی جیاوازەکان چی بوو کاکجوان جیاوازەکان چەکشی خەلفەکە ئەو سنعاتە بە چەکشی خەلفەکە دروست دەکرا لە بەرەوەی گەورەیە قرس بوو چەکشی وەستاکە تەنان ڕێنمایی بوو بۆ شاگردەکە کە چەکشەکە ماڵێ بە کوێی ئەو ئاسنا ئەم جۆرە چی بوو ئەمە تەقولباب بوو ئەوە تەقولبابە بەڵێ کاک جەمەل من شتێکم لەسەر تەقولباب بیستووە بەڵێ بەڕاستی هاوڕێکی خۆشەویست مەیە ئاکۆ غەریب نمونەیەکی پیشان ناموتی ئەمە دوو جۆر تەقولبابە تەقولبابێک گەورەیە تەقولبابی شان بچووکە گەورەکەیان بۆ ئەگەر پیا و باتە بۆ ماڵە لە گەورەکەیانە بۆی ئەو ماڵە بزانن ئەوەی کاتوە لە دەرگا پیاوە ئەگەر ئافرەت باتایە ئەیشێشا بە ناسکەکەیانە بۆی خەڵک بزانێت پیاەک نییە بەدەمیەوە دایمە ئەو ماڵانە دەرگاکانیان گەورە بوو دوو دەرگای گەورە دوو تاچی گەورە بوو دوو تەقولبابی پێوە بوو بزەبت هێچیان گەورە بوو یەکیان بچکۆلە بوو ئەمەش شتێکی جوانە ئەم نمونەیان ئەمە لغاوە ئەوە لغاوی ئەسپە بڵێ لغاوی ئەسپە بڵێ ئیتر ئەمانش هەمووی جۆری ترن بەڕاستی ئەمە مەقاشی نانەواییە بڵێ ئەمانەشی تر هەمووی
ئەمەیان بۆچی باشە کاک جەمال؟ ئەوە کەتووی پێڵێن کەتوو بەڵێ ئەمە بۆچی باش؟ ئەمە بۆ جۆگەی مەرەزە. چی لێکە؟ ئەوە جۆگەی مەرەزە ئەبێ چاڵ کرێت ئەوەنێ ئاوا هەڵێرێتەوە بۆی جۆگاکە ئاوی تیاابێ ئەوە دەستێکی تەیەکرێەوە بە سێ کەسیشی پێکرێت ئەوە ئەو پەتە بە دوو کەت ڕایە کێشن یەکێکیش دەستکەکەیە گرێ وەکو شۆفڵ چۆن ئێوێ شوێنێک هەڵکەنێ و چاڵیکە ئەوە لە دوای چێڵانی ئەرزەکە بەمە جۆگەکە جۆگیان لێ تەسفی جۆگاکە و جوانێ چاڵیانەکە ڕایانە کێشا بۆی ئاوەکە لەو چاڵا بمێنێتەوە چکە چەڵتۆک بە ئاو ئەژیت ئەمەش ئەوە ناڵی وڵاخە بەڵێ ئێوە دروستانەکە بەڵێ دروستمانە کرد ناڵەکەش و بزمارەکەشی هەر ئێوە دروست بەڵام ئەوە فرۆختی زۆر بوو ینی ئەوەی زۆر بوو ینی لە هەموو شتەکانی لە خەڵاتزیەوە لە ڕانیەوە لە هەڵەبجەوە لە پێنجوونەوە هاتن ترسەریانە نووسی لە لای ئاسنگەرەکان ئەمەش جۆرێکی بزماری ناڵەوە نیە؟ بەڵێ ئەوە بزماری ناڵە ئەوە بزماری ئەوەش دەستگای ناڵبەنیە ئەمەیان ئەوە دەستگای ناڵبەن ئەمە ئەگەر بینەکان بیبینن ئەوە دەستگای ناڵبەنی دەستگای ناڵبەنیە ئەوەی کە زۆر سرنجی منی ڕایکێشا لەنا ئەم وێنە ناوازە جوانانی کە تۆ ئامادەت کردووە بۆ ئەو پرۆژەیە و بەڵێ ئەمە قەپان ئەمە قەپانە بەڵێ باسێکی ئەم شتەمان بۆکە ئەمە لێرە دروستەکرا ئەمە بەس لە سلێمانیا ئەم قەپانە دروست کراوە کاحسێنی سەیمەجی ئەو کاتە لە بەغا هاتوچۆی بەغایە کرد دایما هات بۆ لای ئەو ڕەحمانی مەلانەجیم وابزانم وێنەیەکی شیتایە کە خەریکی قەپانەکەن ئەهات لێەوە کابرایەکە بوو لە بەغا محەممەد ئەسوەدی ناو بوو ئەو ڕیسی بەقاڵەکان محەممەد ئەسوەد دیارە حەمەڕەشەکەی خۆمانەگرێت بەتەکەیتەوە علاکولین دایما کاحسێن بەدەدانە بە دوانزەدانە هاتووە ئەمەی بردووە بۆ بەغا کە دروستیان کردووە ئەمە حاجی فەرش دروستی کردووە باپیرەی ئەو ڕەحمانی مەلانەجیمەوە ئەمە ئەوان دوای ئەوە چوار کوڕی هەبوو یەک کوڕیە بووە کوڕە زاکانی دوانیان کاکە و ڕەحمان و کاکڕەحیم فێری ئەمە بوون لە دوای باپیرەیان ئەوان دروستیانە کرد لە هەموو عێراقا ئەوان توانیوانە ئەمە دروستکەن هۆقەیە کێشا ئەو کاتە بەڵێ بە هۆقاتا بوو بە چیلۆ بەڵێ هۆقە چەند چیلۆ بوو کاک 4 کیلۆ بەڵێ هۆقەیەک لە بینی هۆقەیەکی کە لە شارێک بۆ بەڵێ فەرقی کردو جیاوازی هەبووە بەڵێ لە سلێمانیا 4 کیلۆ 4 ئیزرم بووە 4 ئیزرم بەڵێ 4 ئیزرم بەڵێ بەڕاستی کاک جەمال ئەمانە هەمووی وێنەی جوان جوانن ئەمە شەنە بەڵێ ئەمە داسە ئەوە داسەوە پاچە ئەمە پاچە ئەوە بەڵێ ئەوە دەقاقەیە ئەوە بەناکان بەردیان پێ نەقاڕیە کرد بەردیان پێ بەڵێ ئەوە نیە لە حەوشە و لە کۆڵان بەعدە بەردێک هەبوو گرنج بوو ئەوە ئابە و چەکشە ئەیان کرد بەڕاستی وێنەکان ئەم نیگارانەی کە کێشراون دەستی خۆش بێ شتێکی باشە ئەوە ئەژمێنێتەوە و ئەگەر بکرێ بە کتێبیش زیاتر خەڵک سوودی لێبینێ ئەوەی کردومە ئینشاڵا سەریمان کتێبەکە سەرکەوتۆبی زۆر دوو ساڵی شەخەریی ئەو کتێبم باخوا بە هیوامی شەڵایەکێک لەو سەرچاوانە دەست بەرنمەکەی ئێمە بکەوێ بۆ ئەوەی کە ئێمەش بتوانین بە هەوڵی خۆمان پارێزگاری لەو کەڵچەرەکەین کاک جەمال لە سلێمانیە سەرچاوی ئاسن لە چۆ دەسەکە سەرچاوی ئاسن ئەوەی کە من بەبیرم بێ کە باوکم یەکە بۆ لەوانەی کە ئەچوو لە بەخا ئاسنی هێنا پێش ئەوەش لە بەسراوە لە بەسراوە ئەیان هێنا مینایتیا بووە هێناویانە لە دەرەوە بە باخیرە ئەوانە لە بەسراوە بۆ بەغا زیاتر جوولەکەکان مەسیحیەکان ئەرمەنیەکان ئەم ئیشیانە کرد لە بەغاوە بە کەرووڵاخ ئەو کاتە سیارە نەبووە بە کەرووڵاخ هێناویانە لێرە فرۆشتویانە و تەبیاسنگەری زۆرتیا بووە لە سلێمانی ینی سەرفیاتی هەبووە هەتا ڕێی سیارە کرایەوە کە ڕێی سیارە کرایەوە تر باوکم یەکێ بۆ لەوانە کەریمی مەلانەجیم یەکێ بۆ لەوانە حاجی عەبدوڵڵا مەشهورە بە عەبەی ئایش وابزانم وێنەکەی تایە ئەمانە عومەری حاجی اسماعیلی ئاسنگەر ئەمانە فێر بوون ئەچوون بۆ بەخا تەو کاتە فەیلیەکان
لە دوای ئەوان فەیلەکان دەستیان کرد بەو ئیشە زیاتر سکرا بوو کاک جەمال بەڵێ سکرا بوو بەڵام ئێساوانی ئێستا تەبەقاتی سامووی ئاسنی تازەیە کەسی سکرا ئەتوێنەوە سایکەن کۆنەکان ئەتوێنەوەیکەن بەەکەنەوە بە ئاسن بەڵێ کاک جەمال ئەمە ژوێنێکی ترە لە ناو ئەلبومەکەی جەناب ئەگەر هاوڕێکانم تۆزێک ڕۆشنی کەنەوە بۆمان زیاتر ئەمێنەیە ئەمە کێن ئەم دوانە لێ ئەمە باوکمە لە کاتی نەخۆشیەکەیاوترەوە ئەواخری ژیانی بوو ئەوەشان ڕەحمانی برامە ئەو ڕۆژە ڕەحمانی برام مێوێکی کردبوو مێوەکەی بۆ دانابوو کەپری مێو ئێستا شەرماوە لە حوشەکەمان ناو لە ماڵی باوکم لە گردی مامەیارەیە ئێستش هەر لەوەیە و محەمەی برام لەوێ ئەژی خۆی و خێزانەکەی ئەتر باوکم بەڕاستی زۆری پێخۆش بوو کە ئەو کەپرەی بینی و دروستکرابووە لەو کاتا مەسەلەکەەوە بوو کە خۆی ئاسنگەر و شکر کوڕەکەی توانیوێتی شتێک دروستکە لە توانا و ئیخساسی ئەوانیە زۆر باش ئەم وێنێش هەروێنەی ئەوەش دایکمە بەڵێ دایکی بێستا دایکی لەکوێیەکە لە سویدەژی بەڵێ ساڵی چەند لە دایک بۆ دایکێ 23 ساڵی 1923 ئێساش لە ژیاناماوە ئێمە لێرەوە سڵاو و خۆشەویستی بۆ نێرین بە هیوان تەندروستی زۆر باش بێ بەڕاستی من سەرسامم بەم کاراکتەرەی دایکێ فاتمەخان ئەمە دیارە لێرە شادانیشتووە بە لە بەردەمی سەماوەر و سەماوەر گیزەیە و بەنیە هەموو لە دەوری دایک کۆبوونەتەوە کاک جەمال ئەم وێنەیە چییە؟ ئەم وێنەیە لە عەقرە گیراوە لە عەقرە گیراوە بەڵێ دیارە چوونەتەوە بۆ سەردان بەڵێ چوونەوە بۆ سەردان نەنکمان بردمانەوە بۆ لای خوشکی کە دەمێ ساڵ یەکتریان کامیان نەنکتە ئەمە یەکەمیان نەنکمە بەڵێ ئەمانە چێن ئەی ئەوە خوشکێتی ئەمە خوشکێتی بەڵێ ئەوە خوشکێت کە ئەو هیچ سۆرانی نازانێ نەوەڵە بەڵێ ئەم ئەی زمانیە گەگەیشتن ئەمەش دایکەمان دایکتە بەڵێ ئەی ئەمانی تر ئەمان چیە ئەوە پورە ئامینەمە ئەوە گەورەی ئەوان لە ژیانە نەماوە لە ژیانان نەماوە بەڵێ و هەندێک وێنە هەیە بەڕاستی من ئەمەوێ بۆم شیکاریکەی ئەم وێنەی شێنەمانە ئەم وێنەیە ئەمە ئەوە پورەشکوریمە بەڵێ بەڕەحمەت بێ ژنی کە حەمە ساڵ نەماوە ئەمیش نەخێرەوە دایکی حەمەی گەزۆ و ئەحەی گەزۆیە دایکی ئەوانە ئەی ئەو پیاوە بەڕێزە ئەوە کاکەریم مەشهورە بە کەریمی عەبەخڕە کاکەریمی عەبەخڕە ئەم چیتانە ئەوە زاوامانە بڵێن خوشێکی تریانەیە بڵێن لە باوکی ئەمان نییە نەنکم شووی کردوێتەوە نەنکشی کردێتەوە بەڵێ واتە غەزوەخان نەنکم شووی کردووە بە مام حەمەد ڕەحیم کە باوکی کا حەمە ساڵها باوکی کا حەمە ساڵانی باوکی ئەحمە و مەحموو محەممەد دوای ئەوە کە نەنکم شووەکا بەو پورەشکوریش گەنجە بێ و ئەمانە داوایەکەن بۆ کە حەمە ساڵح ینی دایک و کچێ بۆ باوکو بۆ باوکو کوڕێ وەڵا خێربات ئەم وێنەیە کاک ئەوە لە عەقرە گیراوە بەڵێ ئەمانە خزمانی عەقرە ئەمانە خزمانی عەقرەن ئەم پیاوە جامانە بەسەرە ئەوە حاجی اسماعیلە لە عەقرەیە پورزای ئەمری خوای کردووە نەماوە پورزای دایکتە بەڵێ ئەمەیان ئەوە کاک ڕەمەزانەوە کوڕێتی کوڕی حاجیە بەڵێ ئەی ئەمانە چێن ئەوانە ئەوەی ئەم سەریان خێزانێتی ئەمەیان بەڵێ ئەوە ژوازام خێزان ئەوە دایک ئەوە پوری ئایشێمە پورتە ئەمە بەڵێەوە کە چوونەتەوە بۆ سەردان بۆ بەڵێ چوونەتەوە بۆ سەردان بۆ ئەوێ بەڵێ ئەماش لەوە چێوێنەیەکی دوای باوکێ بێ بەتەکید ئاخر وێنەی ژیانی باوکمە تر لەگەڵ مناڵەکانە دانیشتۆ ئەوانی تر لەگەڵ یاکێن ئەوە عەباسی برامە کاک عەباسی برات ئەمریکان ئەویان فەرێدونی برامە ئەویش هەر کاک فەرێدونی برات کاک جەمال ئێوە هەندێک وێنی تر هەیە حەزەکەم بیان بینی بەڵام ڕێگان بە ناوبڕێک وەربگرم زۆر ئەتیادیە خۆشەویستان ناوبڕێک و دێنەوە خزمەتتان
کاک جەمال پێش ناوبڕەکە هەندێک وێنەمان پیشانی بینەرانە هەندێک وێنەی تر ماون ئەمانە ئەم بەڕێزە کێیە؟ ئەوە کە حەمە فەرەجە باوکی کاکتەها و کە عەبدوڵڵا و یاسین و بەهادی ئەوەڵ زاوای باوکم بووە ینی مێردی ئەمە مێردی پورە ئامینێ مێردی پورتە بەڵێ چاخانەیان هەبوو ئەمە لە ژیانە نەماوە نەخێر ئەمری خوای کردووە فەرمووچیان هەبوو چاخانەیان هەبوو شوێنی یاسا مرورەکە لە کوایە لە سابەسپی ئەوە چاخانەی ئەوان بوو ئەم پیاوە وێنیشی زۆر بەڕاستی ناوەز و جوانی هەیە ئەمە کاک لە ساڵی 1930 لە مزارەکەی بەردێکی سەرا یەکێ بوو لەوانەی کە برینار کرا لە 1930 لە 1930 هەر بەو بریناری و هەر بەو شەلیەش ئەمری خوای بەو ناسۆرەوە بەو ناسۆرەوە کاتێکێکە لە برینارەکانی ڕۆژی نەبووە باسی ئەم پیاوە بکات بڵێ بەداخەوە ینی بەڕاستی ئەو ڕۆژەی کە با بڵێن ئەو لە سیس بەڵێ ئەو ڕۆژە بڵێ ئەم یەکێک بێ لەوانەیە کە برینارە بێ و هەر چاچیش نەبووە تۆ چەند ویستێتی دکتۆرەوانەشی کردووە بەڵام بەداخەوە هەتا کۆتایی ژیانی هەر بەو وەزع بردیە سەر ئەمە وێنەیەکی با بڵێن قەپانچێتیە بەڵێ قەپانەوە کاکە ڕەحمانە کە یەکێکە لەوانەی کە لە هەموو عێراقا ئەم بنەماڵەیە توانیوانە قەپان دروست کاتە وەستاکە کاکە ڕەحمان ئەمەیانە بەڵێ ئەمانش بەڵێ ئەوانە ئەوە کاخالی و کاک محەممەد هەردووچان بڵێن قەپانچی هەماڵیەکەن لەو باشە با بڵێن ئیشەکەیان ئەوەیە بەڵێ باشە کاک جەمال جەناب شاگردی باوکە بوویت بەڵێ دوایی بووی بە خاوەنی دوکانی خۆت بەڵێ ئیتر تۆ ئەو کاتانی کە لەوێ بوویت ئیشتانە کرد هەموو جۆرە ئیشێکتانە کرد لە دوکان تۆ موشەدەمە قاواوە من لە مناڵیمەوە لە موشەدەمەوە دەسم پێ کردووە موشەدەمەمان بۆ وەسفکە ئەگەر تایبەتی بۆ نەوەی نوێ کوورێکی گەورە بوو بە چەرم دروست کرا بوو کە کرابوو کەوانی تیا بوو ئاوا نیو کەوان لەم لا نیو کەوان لەولا ئەوا بە نیو دایرەی دروست کرا بوو نیو دایرە و چەرمیشی بە دەورا بوو دوو دەستی پێوە بوو ئیتر وایە بە نۆرە ئەگەر هەردووچی بە یەکەوە ڕاکێشایە ئاگری کوورەکەی هێنایە ناو هەمانەکەەوە یەکسەرە سووتا ئەوە لێو بزانایە کە ئەمان ڕاکێشا بۆ ئەمانە پاڵ پێوە بنایە ئەمان هەوایە هێنا ئەمان هەوایە ئەوە ینی شارەزایە دوو هینیشی هەبوو لە ناوەڕاستی نەکە دوو کونیتیا بوو کوونەکان گیرا بوون لە کاتی هەواینەکە ئەکرایەوە ئەکرایەوە بۆی هەوا بەڵێ باشە ئەمە چەند سەعات کولی ئەمەتر لە بەیانەوە هەتا عەسر ئەمە ئەدەمێنرا بەڵام هەر یەک کەسی ژەی کرد وەڵایتر بە هەندێک جار شاگردەکان لە ناوخوا ناو دراوسەکان یارمەتیەکتریمانە ئیسراحەتێکە ئاو ناکرێت بەڵام ئەبێ ئەوانە بازۆڵیان زۆر گەورە وەڵا بە تاکید وەرزشێکی زۆر ڕازەیەکی زۆر مهم بوو مهمە و ئاسانی ژنیە بەڕاستی تۆ ئەوەت کردووە من لەوە دەسم پێ کردووە چەند ساڵێک بەردەوام بوویلەوە وەڵایەوە من لە تەمەنی 7 ساڵیات باوکم بردمێ بەر کوورە دەمانن بەڵێ میتر هەتا کونێت دەوری 11 ساڵی و 12 ساڵی دوای چوویتە سەر دەستگا ئەنوەری نەریمان بەڕەحمە بێ شاگردی باوکم بوو کاگەنۆر بەداخەوە پیاوێکی زۆر چاک بوو چەند ساڵ لە لامان بوو وەلەو کاکە حەمەش لە بەرنامەکەی جەناب تا هەر وێنەکەی کاگەنۆری پیشان نای تەبیەوە لە لای باوکم زۆر سپاسێکەمە تا بەخوات دایکمێ بینی لە جادەی کاوە دوکانی هەبوو کە دایکمێ بینی لە جادەی کاوە بۆ سەر شەقام تەکسی بۆ دایکمە گرت ئەیگو من هەتا ماوم خەرزاری تۆم ئەوە فایکی خۆیانە زۆر زۆر بەڕاستی هەستەکەم کاک جەمال وەستای ئەو کاتەش دەوری براگەورە و باوکی بۆ شاگرد بینیوە بەتەکید هەروە بوو هەر پەروەردەکردن و بە تەربیەتی بە ئەخلاقی ڕەوش بەرزی ئاگای لێ بووە لە کەم و کوڕی لە هەر شتێک لە هەر دڵیان خەفەتی خوارەگە بۆی دابین کراوە بەڵێ ڕاستە کاک جەمال ئەمە هەر وێنی جەنابتە بەڵێ ئەمە ئیتر وردە بەرەو هەرزەکاری ئەوانە ڕۆیوەنیان بەتەکید
ئەنجایتر ڕۆژگاری گێتە پێشەوە ئەم وێنەیان شەیە کاک ئەوە کاکتەهای پورزامە تاهای چایچی مامتەها کە نادیەت بای هەبوو. ئیتر ماوەیەکی زۆر دوای ئەوە چوویتە با بڵێن خزمەتی سەربازی و تقریبەن وازت لە وازم لە ئاسنگەری هێنا. ئیتر لەو کاتەشەوە نەچوویتەوە بەر ئاسنگەری کوورە نەچوومەوە بەڵێ ئەمەش ڕۆژگاری سەربازیە بەڵێ ئەوە بەڵێ ڕۆژگاری سەربازیە ئەوە لە نەجەف بوو ئەمە لێرە ئینزیباتی عسکەریت و بەڵێ شوێنەکە باش بووە کەواتە وەڵی تر عسکەری چیە تر هەمووی واجبات ئاسنگەریش بۆ تۆ زۆر سەربازیش بۆ تۆ زۆر هین نەبووە زۆر قرس نەبووە چکە تۆ لە بەرکوورە و موشە ڕزگارم بوو ڕزگارە بووە لە زیاتر بوو ئەمە شەروێنەی چەند وێنەیەکی زۆر جوان لە ناو ئەلبومی یادگارەکانی جەنابتایە چونکە من ئەمەوێ بە دوایی بە درێژی باسی ئەو بە ڕێزانە بکەین کە لە بواری ئاسنگەریە لە سلێمانیە بەشداریان کردو. ئەم وێنەیە چی ئەم قەرەباڵخیەکە؟ ئەم وێنەیە لە ساڵەکانی هەفتا ئەزمەی هێلکە بوو ئەزمەی هێلکە بوو بەڵێ ئەمە لەبەر ئەسحابە سپیە وتێلێکی لێ بوو وتێلی حەسەنی ڕەمزی ئەوە نەقابە بوو لەوێ هێلکەیان بە وەرەقە تەوزیع کرد ئەزر خەڵقەکە ئاوا سەرەی گرتووە ئەوە وابزانم یەکێک لەوانەی کە لەوێەوە چاخانەیان نەبوو کاکتەهایە هەر خۆشی لەوێ وەستاوە بەڵێ سەری هێلکەیەکی یەک تەبەقیان وەرەگرت بەڵێکی یەک تەبەق وەرەقەیەکیان نایەتێتە دەچووی باە هەبوو لە لای بایعەکە بۆیانە و ئەیان و لای فڵانە بایە ئەوە لەوێ جیراوە زۆر خەڵکی ناسەمە ئێستا بینەرانی بەڕێز و خۆشەویست چاگەزانن کە ئەو کێشانە کە جاران هەبووە سەرەگرتن بۆ هەندێک شت کە ئێستا زۆر بەڕەهایی لە هەموو سۆپەرمارکێتێک و لە هەموو دوکانێکە هەیە بەرماڵێکە هەیە لە هەموو ماڵێکیشە هەیە و من دڵنیام ئیشاڵڵا داهاتووی نەوەکانیش دوای ئێمە خۆشترە بێت لەوەی کە ئێستا ئێمە ئەیبینین. ئەم وێنەیە ژوێنەیەکی جوانە ئەمانە ئەگەر بۆمان باسکەی ئەم وێنەیە ئەو ڕۆژەیە کاکەم زەواجیە کرد بەڵێ ئەمە شەیە کاکچێ ئەوە باوکمە حاجی عەلی ئەوی تەنیشتی ئەوە کاک جەلالی دارتاشە زاوای باوکمە بەڵێ ئەوانەکە ئەمایان چێ ئەوە کاکە حەما ئەوە ڕەفیقی عسکەری عوسمانی برامە ئەمان ئەوە محەمەی پورزامە محەمەی مام یوسف بەڵێ مامە سالەی ڕەحمەتی بەداخەوە ئەوە فیتەر بوو لە گەڕاجی ئەسحابە سپی لە لای کەمالی حاجی عەلی برای دکتۆر عارف لای ئەو شاگرد بوو دوایەوە چوە لە دایرە تاعین بوو لە تروق جسوور لە پێنجون ملی بوو بە ژێشماخەکەیەوە لە ساڵی 1970 بەداخەوە جانی لە دەربوو تاقانەش بوو تاخانەی دایکی بوو ئەوە کاکمە عوسمانی برام کاتە زاواکەی ئەمە بەڵێ ئەمە ئەوە کاکەتاایە ئەم ئەفەنی ئەوە خاڵە بەکرمە خاڵتە ئەوە دەناخانەیە بوو لە پێشالەکان ئەسکان دوایەوە هاتە بەرز حابەسبی شوێنی ماسی فرۆشەکان لەوێ دوکانی دانا دوکانی دارتاشی دوکانی سەرتاشی سەرتاشی بەڵێ باس کرد بەڵێ کاک جەمال من ئەمەوێ هەندێک وێنە هەیە لەنەوە ئەم ئەلبومەی توە تاکن نازام هۆکاری چییە ئەم وێنەیەت هێناوەتە ئەم بەرنامە پیاو چییە؟ ئەوە مامۆستا نووری حاجی غەفور خۆیان لە ئەسڵا خەڵکی سلێمانین بەڵام حاجی غەفور بۆ تیجارەت چۆتە هەڵەبجە و هەر بە هەڵەبجەیش ئێستا هەر ناویانە بەڵام خۆیان لە ئەسڵا خەڵکی شاری سلێمانین ئەوە مامۆستا نووری حاجی غەفور هاوڕێکی قەدیم و خۆشەویستی خۆم بەڵێ ئەم پیاوە ئەگەر بە هەڵەیان نەچم مامۆسایەکی ئێجگار قسە خۆشە وەڵی شتی زۆرە سیر و سەمەرەی زۆرە مامۆستا نووری ئەگەر سیر و سەمەرەکانی دەر خەڵق ڕۆژانە لە مەحەل ڕۆژانە لای منە بڕاوکە خەڵق بە پۆل یەن بۆ لای بۆ قسەکانی باشە کاک جەمال من ئەمەوێ ئەوە بەجەنا بڵم تۆ کوڕی سلێمانیت بەڵێ ئەمەوێ ئەوە بەجەنابە بڵم جاران قسە خۆشی بەناوبانگ لە سلێمانیا زۆر بوو بەتاکید ئێستا وانەماوە وەڵای تر ئەو خەڵقانە ئێستا کەم بوونەتەوە ئێستا قسەی خۆش دەکەیت و یا شتێکەکەی لەوانەیە پێ بڵێن تێک چووە ڕاستەکەی ڕاستە من وێنەیەکی تر ئەبینم ئەم وێنەیە زۆر بە جوانی
بیستوتە نەفەوتیە و ئەوە شەهید دەکرەمە بەداخەوە. ئەگەر باسێکی ئەو کاراکتەرەمان بۆڵی بۆ بکەیت پیاوە پیاوێکی زۆر قارەمان و شەهید ئەکرەمی حەبسە شەهید ئەکرەمی حەبسە بەڵێ ئەمە پورزای کاک مستەفایە برای وەستا محەممە برای کاک ماجیدەکە لەسەر قەبران هەردوو قاچی لە دەستدا سا لە ئەڵمانیا ئاژی ئەمە شەهید ئەکرەمی حەبسە پیاوێکی زۆر قارەمان و خۆڕاگر گیرا لە شاری سێمانی ئەو بوو لە مووسڵ عیدامیان کرد بەداخەوە بەس پیاوێکی قارەمان و خۆڕاگر بەڕاستی ینی کە لە سجنەوە شەوە کە من نەچوم بەداخەوە ینی بەڵام ماڵەوەمان چوو بوو خۆی دڵخۆشی کەس و کار و خاو خێزانەکە ئەوانە بەڕاستی هەمویان بەڕاستی پیاوێکی لە لای من هەمیشە نەمرە ئەوە درود بۆ گیانی پاکی شەهید ئەکرەم بۆ سەرجەم شەهیدانی ڕێگای ڕزگاری ئەم میلەتە مژەتی فازم بەو یانەیەوە کردووە کەسایەتی وەکو هاوڕێیەتی و خزمەتی ئەم وێنەیە ئەمە کوایە کاک جەمال ئەمە سلێمانیە ئەمە سلێمانیە لە لای ئەو جادەیە کە ئەچێ بۆ سجن سەر گۆشەکەی ئەم لە نادی ئەطبایە یعنی کەواتە ئەم بەر پارکی دایکی ئێستاە بەتەکیدەوە ئەمە پارکی دایکی ئێستا ئەوەی ئەو بەریشەوە ئەوە مەکتەبی مەڵکەنیە مەکتەبی مەڵکەنیە ئەوە بە مەسیرە ساڵ 21 ساڵی 59 نەورۆزێکرا لە توی مەلیک ئێمە بە مەسیرە ڕۆشین بۆ ئەو ئێوە دەستە خەڵکی شار ئەڕۆشتن ئێوە ئاسنگەرەکان وەڵی تر هەم کاسبکارانی ناوبازار هەموو تێکڵاو بوو لە بەقاڵ و لە کەوشدر و لە کڵانەوە هەمووی تێکڵاو بڵێ چوون بۆ نەورۆز چوین بۆ ئەوێ تر بەڕاستی ڕۆژێکی زۆر زۆر خۆش بوو ئەمە ئەو ڕۆژەیە کە ئاگرەکە ئاکرێتەوە بڵێ نەک ئەو ڕۆژی کە ئەچی بۆ سبێنێ ئەچی بۆ سەیران ئێستا ئەمە ڕۆژی ئەو ئێوارەیە کە ئاگرەکە ئاکرێتەوە بڵێ ئاگرەکە ئاکرێت بڵێ لە توی مەلیگەکراوە بەڵێ لە توی مەلیک بە تەواوەتی لە نزیشی پێم وابێ مزگەوتی عەلی کەمالی ئێستا تقریباً لەوێ بزەخەیەکی ئاوی لێ ئێستا بزەبەت لەو دەور و بەلایە کانی ئەو کانیە کە باڵی تووەکەی مەلیک مەحموودی تیا بڵێ ئەمەش هەر هەو ڕۆژە نییە کاک بەڵێ ئەوەش ئەو ڕۆژەیە بزەبەت ئەوە ئێمەی تیاین ئەمانە خۆتی تیای کاک وەڵایی خۆمی تیامەوەتان بە پێوە وەستاوە مەگەڵ مەسا لێرە باوەڕ ناکەم بۆمان بدۆزرێتەوە تۆ کامیانی اینجا ئەمەوێ باسێکی ئەوە بکەین کاک جەمال کاتەکەمان زۆر کەمی ماوە بەڕاستی شتەکانی زۆرن جارێ بە ناوبڕێکی کەوەرگرت خۆشەویستانم ناوبڕێکی تر و دێنەوە خزمەتتان جەمال ئێمە هەموو جارێک کات زۆر غەدرمان لێکە ئەگەر بە شێوەیەکی زۆر بە پەلەش بووە هەندێک لەو کەسایەتە بەڕێزانە وێنەکانیان هێناوە حەزەکەم ئەم وێنانە ببینە ئەم بەڕێزە ئاسنگەر بووە نەخێرەوە کاک مستەفا باوکی کاگازاد و مالیک ناڵبەن بووە ناڵبەن بووە ئەی ئەمەیان شەیە ئەوە وەسار ڕەفیقی ئاسنگەر ڕەفیقی حاجر ڕەزا ئاسنگەری کوورە بوو دوای بوو بە ئاسنگەری دەرگا و پەنجەرە پیاوێکی زۆر زۆر مەزن بوو لە ناو ئاسنگەرەکانە بەڕاستی من لە جاتی تۆ پۆزیشێنمەوە بۆ هەموو ئەو بنەماڵانی کە لەم بەرنمەیە بەڕاستی جێگەی ئەوە نابێتەوە ناوی هەمویان هێنکەین ئەوەی کە فریاب بەڵام من ناوی هەموو ئاسنگەر بەڵام لەلای جەنابن ناوی هەمویان هەیە ناوی هەمویانم هەر لە بەرە ناوی مناڵەکانی شانە ئەمان چەیەکە ئەمە حاجی تاهای ئاسنگەرە بەرامبەر ئاسنگەرەکانی سەرەوە قەیسەری وەسمان پاشا دوکانەکەی ئێستا کوڕەکانی لەسەر ئەمەش ئیشکاتی ئیشکردن ئەمە کاتی ئیشکردنە ئەوە وەستا عومەرە ئەوەی کە
وەستاکە ئەوە کاکەمالی ئەوە وەسا عومەرە تەواوە ئەمە پیانەوەی ئەمان چیە کاک ئەوە وەسا عومەرە لە ئاسنگەرەکانی سەرەوە لەکوێ ئێستا نایلۆن و شتەکانە فرۆشن ئەوە وەسا عومەرە باوکی کاقار و کاک بەکر و کا عوسمان و مامۆستا کەریم کەریم عومەر جاوە نوکتێکی زۆر خۆشیە کە ڕسمەکەی بووە نام شتێکی زۆر خۆشی جێڕایە مامۆستا کەریم وتی تەلەبە بووم لە بەغا تەواوم کرد جامیعەم تەواو کردیانە بێ بچن جلی جامیعە و شتیوا بێن و بیکڕوتی میش پارەم پێ نەبوو هاتمەوە جاوە لە فەقیری خەڵقی ئەو سەردەما کاگاسۆ وتی هاتمەوە بە باوکم وتم بابە تەخەڕوجم کردو و پێویستم بە جل و ئەوانێ و جل بکەم لەگەڵ بۆ ئاهەنگی دەرچوونەکە ئەوانە وتی ڕۆڵە نابێ هەر تەلەبەبی ئەی کاکێگەم ئەی ئەمان بێ زەحمەت ئەوە وەستا باوکی کاگڕەفیقە باوکی کاگڕەفیق ئەویش هەر ئاسنگەر بەڵێ ئەمان ئەوە وەستا حاجی عەلی ناڵبەن حاجی عەلی ناڵبەن بەڵێ ئەگەر بوار بوو ئەوانی کەش پیشان بین بەڕاستی منیش پێم خۆشەوە بەڵام ئەمەوێ وێنەیەکی دوکانەکەی جەنابە ئێستا ئەمە وێنەیەکی دوکانەکەی ئەوە مەعمەلەکەی منە لێس و مەقەسە کە بۆ یەکەم جار هێناومە لە ساڵی 85 بۆ سلێمانی ئەمە خزمەتێکی زۆر زۆر شاری سلێمانی کرد من لە دەرگا و پەنجەرەوە تەورم کرد گۆڕیم بۆ ئەم پیشەیە کە هێنام خەڵک قەت تەسەوری نەکرد یعنی شارەزان نەبوون دەی هەر شارەزان نەبوون بەڵام ئەمە زۆر خزمەتێکی شاری سلێمانی کرد لەو کاتا چکا و کاتە ئیشانە بر لە بەخا ئیشی پرێس و مقەست و ئەو شتانیانە کرد ئەمەم هێنا شتەکان بۆ خەڵکی شاری سلێمانی ئاسان بوو زۆر زۆر ئاستر خەڵک لەو هاتوو شە و بۆ بەخا و مانەوە ئەو ئیشە لە بەغاکدا بەڵێ لە بەغاکدا کە منم پرێس و مقەست و ڕۆڵە و ئەوانم هێنا ئیسیرادم کرد لە تورکیاوە خزمەتێکی زۆر بەرچاوی ئەم شارەی کرد وەلو ئێستا زۆر بۆ بەداخەوە من قفڵم لیاوە 2 ساڵە دام بەڵام کەمیشیش لە ناو کوورەی ئاگر و ئاسن و ئەو قەساوەتە دووری خەمەوە تۆ کەی ژنی هێنا کاکری جەمال من ساڵی 72 پێش ژنی هێنانەکە هیچ پەیوەندیی خۆشەویستی لەگەڵ وەڵی بووە بڵێن نەبووە بووە بڵێ ناکرێت شاریتەوە چەند وەڵی زۆر پەرێکی زۆر زۆر جا خۆی یەکش زۆر مهم بوو ئەو سەردەمە تا ئەسکەری نەکرداکە ژنی نایتێ ڕاستەوە ینی من خۆشەویستیم هەیە بەڕاستی داوای هەچێکشمانەکریان و ئەسکەری کردووە ئەمانون دەوەختە نییە ژنە نییە کاتە ئەمە دوای عسکەریە بەڵێەوە بێکە عسکەری نەکەی ژنە نایە لە ساحی زەراعی بووم لە محەفەی تاجیر یعنی فەرمانبەریشە کردووە بەڵێ 7 ساڵ و نیو تقریبان لە محەفەی تاجیر بەڕاستی ئەو دایرێ بۆ من وەکو قوتابخانەیەکی فێرکاری بۆ من زۆر پێشی خستم لە ژیان بەسێکی ئەم دڵاری خۆتمان بۆ بکەیت وەڵی هیچ علاقەیەکی دڵاریمان نەبووە باشە بەڵام ئەمە باوکی هەر ئاسنگەرە کاکە حەمە مەشهورە بە حەمەکەڵۆت بەداخەوە وێنەی ئەوی تیانە بواە تیا بواە بەڵام لەو کاتا وێنەکەیم دەست نەکە و هەش بوو بەس جەناب وێنەکە هەڵ نەبژارد منیش زۆرم لێ نەکردی وتم بە نەڵێەوە شیری خانە ئەمە کاتی باوڵین گواستنەوەی بەڵێ بەتاکی شایەکەیەتی بەڵێ ئەمە لە بەغا گرتومانە جاکاک جەمالە و کاتێ ئێمە بەڕاستی لەوێ نەبووین ئێستا ئەگەر لێمان قوبڵکەی پیرۆزبایی لێکەین بۆ بژین ئەم وێنەیە ئەوە لە بەغا گرتومانە لە حەدیقەی زەورە حەدیقەی ئەوەی پشتەوە پێم وابێ سەعاتەکەی زەورەکە بە گوڵ دروستکراوە ئیتر وردە وردە ئەم خێزانە پەلوپۆ ئەهاوێ جایینە سەر ئەوەش بەڵام ئەوە شتێکی زۆر خۆش لەسەر ئەمەی شیرین هەر لە مناڵیەوە دایکەمەی و ئەو شیرینە بۆ هێنم هەر هەمان شیرین بەڵێ باشە منش کورم بابە شیرین مناڵە بۆ خاتری خوادایەتەوە بۆ لە گەڕی لە من ئاڵان وەمانە عەلاکولین
تر زروف وای لە هاات عسکەریم تەواو کردووەمانە ڕۆژێک بە کۆڵانەکان ڕۆشتم لێەوە هاتوچۆمە کرد ئیشەکەوا بوو لێەوە ڕۆشتمەمانە باجیامینی داچی بە ڕەحمەت بێ پژملی گرتم تی جەمال من ماڵی هەموو ئاسنگەرەکان مەزانی لە شاری سلێمانیە چی ئاسنگەر پەیوەندێکی باشیشتان هەبوو پەیوەندێکی برایانە بەتاکید هیچ علاقەیەکی خۆشەویستی نەبووە لە بینمانە لێوە ڕۆشتم باجیامین ئافریقا بانگی کردم وتیەوە حەمە لە ماڵێ بۆ نایت وەڵامیش چوم خانوەکەیان گەڵ بوو وەڵامیش چوم کەسیان کرد شیرین لە ژوورەوە خۆی ناوەتە قوشبنێکەوە و کراسێکی مۆری جوانی لە بەلا مۆریش بوو باشە ئەوەش گرنگە ئەوەماوەکە مۆر بوو هێنا ئەتا ئەوان نازام خەریب و شت حازرکردنوانە تۆزە قسەم لەگەڵ شیرین کرد دەمزانم لاڵ نییە بوویتە لە چوونە لایەوە قسم ئەوی زۆر بە شەرمەوە و ئەمانە زۆر بە حەزەرەوە بینی کردنوەمانە دوای ئێوارە کە ڕۆژمەوە بە دایکمەم وتی قسەکە هاتۆتە دی وتم دایەزانی ئیمڕۆ شیرینم بینی وتی لە شۆ وتم وەڵا ئاواهی وتین جاڵێ چی وتم وەڵاهی زۆرم پێخۆشە ترەوە بوو باوکم بۆ بەیانی کاتوو چ بوو بۆ دوکان هەر لە ڕۆ چ بوو وە ماڵی کاکە حەمە بۆ بەیانی زۆر یەکسەر کاکە حەمە زانی بووی شوی بەخوا وەستا زانم بۆچی هاتووی جا من ئەگەر بیشیان بەش و هەرە بێ پرس بە تۆ بکەم باڵە ڕاستەوە ئەسپاس یەکەم زۆر زۆر ئەمێنێ ژوێنێکی جوانە ئەوە لە ساڵی 92 گرتومانە ئەمانە کێوچێن ئەمە وێنەکەی باوکتە کە ئێستا پیشانی خەڵک بەڵێ وایە ئەمانە ئەوە ڕووپاچی خوشکمە ئەمەش دایکتە بەڵێ وەش دایک ئەمانش هەمووی براخۆشەکانی تەواوە خێزانە ئێستا شکوور هەمووشتان ماون هەمووشمان لە حیاتا ماوی ئێمە یەکە بە یەکە ڕێزمان هەیە بۆ هەمووتان بۆ وەکو خانەوادە وەکو هەمووی ئێتر وەردە ژیانیش بەرەو ئەوە ڕوا مناڵ ببێ و لە قوپۆ بەهاوێ وەنیە کاک جەمال ئەم وێنەیە چییە؟ ئەم وێنەیە لە مەتحەفی ستۆکۆڵم گرتوومە ئەمە دارێکم دارە لە ئەمریکاوە تاریخەکە و نووسینەکانی ئەمووی نووسراوە لەسەری ئەوە تا بە هەمووی بانیزی لەسەری نووسراوە زۆر بە شتێکی زۆر سیر و سەمەرە هاتە بەرچاوتم با لەوێ وێنەیە بگرم قوترەکەی 6 مەترە قەدی دارێکە سمکەکەی 5 سانتینە ئەو پارچەی کە لێ کراوەتەوە 5 سانتینە بەڵام خۆی 6 مەتر دایریە 6 مەتر بە هەر لایەکابی پێوی 6 مەترە ئیتر ئەوە دیارە ینی هەموو ڕەجی دارەکان ئەبینی خەتەکانی ساڵەکانی ئەوەنێک ئاوا هەمووی دیارە زۆر بەپی خەتەکان ساڵەکان خەتەکان ساڵەکانیش دیارە ئەمە چی ئەمە مانە چێن کارچەوان ئەمە چێ ئەوە کا عەبدوڵای پورزامە برای کاکتاوان دوکانیە لە فولکەی نالی خۆی ئەمری خوای کردو کوڕەکانی ئێستا دوکانەکە بن ئەوە محەمەی مامیوسف پورزامانە ئەمە خۆمە ئەوە مامیوسف ئەوە بەرزانیە و مێردی پورایشێمە بەڵێ ئەمە لە ساڵی لەگەڵ شێغەحمەی بەرزانیا کاتی خۆی نەفی کرابوون هانیانن بۆ سێمانی دەوری هەفتا بەرزانی بوون لەگەڵ شێغەحمە نەفی کرابوون بۆ سێمانی ئێتر لە دوایە داوایان کرد لە ئەو کاتە لە محافزی سلێمانی کە ئەمانە بێ ئیشن و ئیشێکیان بەنێ هێدارێکی ئاوا تاعینیان کردن بە پۆلیسی و بە حرەسی و بە باخەوانی بۆی تر ئەوەنە ئەتر لێرە مایەوە داوای پورمی کردبوو لە ڕێی کا حەمەپەرەجەوە باوکی کاکتەهاو ئەوان ئەوەی کە باسمان کردوتمان برینار بووە لە بەڵێ لە ڕێگەی ئەوەوە بەڵێ دیار بوو عەلاقەیەک و ئەو شتە هەبوو لە بینی ئەمان چوونەتە چاخانەکە و ناسیاوی شتیان پێیا کردووە تووشیانە ئەمانە ئایلەکانیان خەڵقی ئەقرێەوە ئەویش بەو بۆنەیەوە داوای پورمی کردو کە حەمەپەرەجە و کاتەوەکو ئێستا خۆی لە ژیانیشان نەماوە نەخێرم دیخوای کردو بەداخۆ پیاوێکی زۆر بە سزمان و فەقیر و ئەوە ماڵی پورایشێ ماڵی پورتە ماڵی پورمە بەڵێ مانیچێن
ئەم ژنە بەتەمەن ئەوە پورایشێمە بەڵێ ئەمەیان جەنابەتی بەڵێ ئەمەیان ئەوان بەیانخانە پورزامە بەڵێ ئەمێش ئەوە کاژینە کوڕی بەیانخانە پورزاتن بەڵێ پورزامە و پورزازامە پورزازاتە خۆ لە نسێنێ خۆش ئەمە شوێنەیەکی ترە لە ناو وێنەکانە دیارە ئەمە مناڵەکانی خۆت بەڵێ مناڵەکانی خۆم ئەو با بڵێن ئەمەیان جەنابەتی ئەوان شیرینخانە ئەمە ئەوە شەماڵی کوڕ بەڵێ ئەمە ئەوە شیروانە بەڵێ ئەمانیکە ئەوە شیلانە و ئەوە شارایە ئەوە شادیارە شادیار ئیتر هەر ئەمە نەشن ئێستاش بەڵێ هەرەوە زیان نەکردووە وەڵا خۆیان زیان کردووە خۆیان هیچ بەڵام نەوەڵات ئێمە هەرەوەە بەڵێ ئەمەش هەر پێم وابێ کچەکانتن بە گەورە ئەمە سەری ساڵ ئیمساڵ لە شەوی یەکی یەک ئەوە لە نۆرم بێرک داوەتێکی کوردی کرابووین لە یانەیەکی کوردی لە نۆرم بێرک ئەو ڕسمەمان بۆ یادگاری گرت ئەویان ڕووناچی خوشکمان لە ناوە ڕاستیانە ئەوەی ئینە کەواشینەکەی لە بەلایە ئەوانیش کچەکانی خۆمن بێوەی بنی ئیشەڵا کاک جەمال ئێمە بەڕاستی دەسەڵاتمان نییە کاتەکە هەر ئەوەندەیە ئەژینا دەبوو زۆر زیاتر لەگەڵ وێنەکانی جەناب تا بژیاینایەوە وێنەکانیش سەر لەبەر هەمووی وێنەی جوان بوون و شاریانە بوون بۆنی سلێمانیان لێ هات پێم خۆشە دوو وێنە پیشانی بینەر بین دوای ئەوە کۆتایی پێێنین و پێشەوەی ستۆدیۆش بە جێبێڵی ئەبێ منیش لەگەڵ بەڕێستا وێنەیە بگرین بۆی لە داهاتوە ببێ بە وێنەکانی دوێنێ حەزم کرد ئەم وێنەیە وێنەی دایکێ ئەمە دایکمە لە ستۆکۆڵم گیراوە باڵای زۆر باشە لێرە ڕێزمان هەیە بۆ دایکی بەڕێزێ ئەمەش ئەکەین بە دواوێنە ئەم پیاوە ئەمە کاکە ڕامان ئەمە کوڕی شەماڵی ئەمە کوڕە گەورەکەمە بەڵێ ئەنی کوڕەزاتە کوڕەزامە خوا لێ نەسێنێ لەگەڵ بە هیوام ئینشاڵڵا ئێوە خێزانەکەتان زیاتر پەل بەهاوێ و زیاتر پەیوەندی کۆمەڵایەتەکانتان برەو پێبن لەگەڵ خەڵک بۆ ئەوەی بە هەمومان کۆمەلگایەکی دروست بۆ شاری سلێمانی و بۆ کوردستان بەرنامەکەشتانەکەم و هیوادارم بەرنامەکەتان هەروە بەرەو پێش و سەرکەوت و باشتر و باشتریش بێت سپاسی جەنابیش زۆر سپاس برادەرانی کامێرەژەکەم هەموویان زۆر سپاسانەکەم زۆر سپاس بۆ جەنابێ خۆشەویستانم تا بەرنامەیەشکە و کەسایەتیشکە خواتان لەگەڵ